حي على الصلاة الله أكبر الله أكبر. حي على الصلاة. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خا برایان پێشوی وتارەکە دەست پێ بکەم. ئێوە شارەزای شتان هەیە سێرە وگارەکەم وحدی یەکەم کەچی کەمە خوێنێتەوە کە شارەزای بەڵانسوانی هەیە بزانم مشکلەکەی چییە. تۆ بڵێ خەتاکە لە شەبەکەکەەوە بێ یاخود لە وحدەی کە من داخڵم کردووە یان خەلیل لە مۆبایلەکەما هەیە. بەڵام پێچێ خۆشەویستەکانم هیچ لەمانە بۆ خۆی خەلەل نەبن. شەبەکە لە شوێنی خۆیەتی و کۆمپانیا لە شوێنی خۆیەتی و بەڵانس لە شوێنی خۆیەتی، بەڵام دیارە من نازانم چۆن داخڵێکم سوود لە ئۆفەرەکان نابینم. خۆشەویستەکانم ئەمە کێشەی گەورەی ئێمەیە. ئایا ئێمە پڕ بە پڕی نوێژەکەمان سەدەقە و خێر و چاکەمان دەسەکەوێ؟ ئایا بەڵانسەکەمان بە تەواوەتی یەتەوە سەرحساب یاخود زۆر لەوانە ئەفەوتێ؟ لەم دەرزایە بە پشتیوانی پەروەردگار باسی ئەواکەین کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: إن العبد ليصلي صلاة ما يكتب له منها إلا عشرها. عبدێک نوێژەکە، پیاوێک نوێژەکات و لە نوێژەکەیە تەنها یەک لە سەردەی نوێژەکەی بۆ ئەنووسرێ. پەناگرم بەخوا بێنە بەر چاوی خۆت نوێژەکەیت یەک لە سەردەی نوێژەکە. مناڵەکەت بێتەوە بڵێ باوکە لە 100 دەم هێناوە ئەڵی نانەکە و پێ حەرام بێ. چی کردووە یعنی تۆ؟ یعنی لە 100 لەدا یەک بێنی لە 100 دەبێنی؟ ئەمە ڕسوو بە باوکی من، ئەمە ئیکمالیش نییە، ئەمە بە هیچ بڕ نابێتەوە. یعنی تۆ ڕازیت یەک لە سەردەی حیسەی نوێژەکە پێ بدرێ؟ لەگەڵ تۆ قساکەم باوکی من نوێژ خوێن، خۆ ئێستا نوێژێ کرد، بزانم چەندێک لە نوێژەکە و ئیستفادەت کرد، توانی چەندێک لەو خەرمانە کۆکەیتەوە کە خوای گەورە بۆی هەڵۆشتە بووی، چەندێک لە پاداش و ئەجرەکەت دەستکەوێت. ئەخر ئەمە بەڵایە ئەگەر ئینسان یەک لە سەردەی نوێژەکەی بۆ بنووسرێ. تسعە لەوانەیە یەک لە سەر نوێی ثومنەها هەمووی بە دەرەجەیە قال ئەو سبحان یعنی هەڕەمەیی نییە. بەڵێ یعنی کە من یەک لە سەر دەوەرەگرم حەقی خۆمە، یەکێک یەک لە سەر نەوەرەگرن حەقی خۆیەتی. خوای گەورە ئاگای دەدڵی هەموو بەندەکان و لە هەموو عەبدەکانە. سوبعەها یەک لەسەر 7، سودسەها یەک لەسەر 6، خمسەها یەک لەسەر 5، ڕوبعەها چارەکێکی، ثولثەها یەک لەسەر 3، نیصفەها یعنی عەبدێ نوێژەکە بە حسابی خۆی یەک لەسەر 2 نوێژەکەی بۆ نووسراوە. دەوچەم باشترین بێ. پەناگرم بەخوا تۆ هەر لە یەکەم ئیمتیحانی نوێژەکە تا فاشل بیت و دەرنەچیت. بۆ ئەزان بۆ چونکە ئیجماعی عولەمای لەسەرە فەرمێ لەیسە للعەبد إلا ما عقل من صلاته. نوێژ بۆ عەبد نییە ئیلا ئەونەی ئاگای لێیەتی. واتە تۆ ئەونە نوێژەکە بۆ ئەنووسرێ کە بە زیهن لەگەڵ یایت، کە بە ئاگایت ئەزانی چی ئەڵێیت. بۆیە هەر نوێژێ غەفڵەتی تیا بوو لا یوکتەب للرجل من صلاته ما سەها عنه. نوێژ ئەومە بۆ نانووسێ کە بێ ئاگای لێی. یعنی ماوەسان قسەی توێکی زۆر خەتەرە. یعنی من نوێژەکە کەم و 4 ڕکاتەکەم و یەمە سجود و ڕکوع و فاتحە و تەحیات و هەموو یەک خوێنم و سوبحان ربی الأعلی و سوبحان ربی العظیم و نەخێر. ئەمە نوێژ نییە. ئەمە نوێژ نییە باوکی من. ئەمەش دەرەجە نایە بە نوێژەکە. ئەگەر دڵە بەمە خۆشە ئەمە و کردووە، ئەمە حەقی ماندووبوونەکە هاتێ. حەقی ماندووبوونەکە چەنە؟ حەقی ساڵ دانیشتنەکە و یەک لە سەردا. ئەی باقیەکەی و هەمووی لەکیس چوو، هەمووی فۆتان.
تیجارەتێکی خەسارە و مندت کرد بۆیە ئەو کەسێک کە بە پێوە نوێژەکە وەکو کەسە نییە کە بە دانیشتناوە نوێژەکە کەسی کە بە دانیشتناوە نوێژەکە نیوەی ئەجرەکە بە ئەوەی کە بە پاڵکەوتنەوە نوێژەکە ڕوبعی ئەجرەکە ئەبە یعنی ئەمە هەمی بۆ خۆی ڕقەمە هەر جوزئێکی نوێژ هەر ئاگاییەکی نوێژ هەر وتارێکی نوێژ هەر قسەیەکی نوێژ هەر غەفڵەت هەمووی بۆ خۆی دەرەجەیەکی خۆی لەسەرە چۆن بەحث هەر یەکە و دەرەجەیەکی لەسەرە هەموو ئەمانە دەرەجەی لێ ئەشکێ کە دەرەجەکە ڕۆ وەختێک گەزانی لەسەرەوە هیچ وە نامێنێتەوە خۆشەویستەکەم ئەمە وەکو ئیمتحانێک وایە نابێت دەرەجەکان وەختێک گەزانی دەرەجە ڕۆیشتووە لێو دوانە ڕۆیشتووە لێو پێنجە ڕۆیشتووە وەختێک گەزانی لەسەر دەرەجە بەستەوە نەماوە نوێژ چەند دقەی پێچێ ئەدی با بزانم نوێژی ئێمە چەند دقەی پێچێ لەوچی نوێژە باشەکەمان 5 دقەی پێ بچێ بام تۆ جەنابەت حسابێ لەگەڵ یەکا بکەین کتابێ لەگەڵ یەکا بکەین تو ئەو خوایە ئەگەر مامۆستایە لە قاعی ئیمتحانیە کە مشریفە بەسەر قوتابەکانەوە بە تەڵەبەکان بڵێ 5 دقەی ماوە هیچیشی جواب نەیاوەتەوە تەڵەبەکە ئەم تەڵەبەی لەم 5 دقەیە چەند پرسا بێ چۆن پرسیارەکان نەخوێنێتەوە چۆن جوابەیاتەوە چۆن تەرکیزە خاتە سەر خاڵەکان ساڵە کوڕم هەستە 5 دقە ماوە جواب بەرەو مراجعەیەکی کتێبەکە کۆ دەفتەرەکەم بەری لێتە سەرم ئەبێ ئینسان ئاوا لەو 5 دقەیە نوێژ بکە بەم ئاگاییە هەستێ لەگەڵ نوێژەکەیە ئەژنا قەسەم بەخوا نوێژی نەکردووە ئەبێ زۆر وریا بیت لە کاتی نوێژەکەیە بۆ ئەوەی کە دەرەجەکەت نەڕوا لە کیست نەچێ بەڵێ لەمە خەتەرتان پێ بڵێم پیغمبر خاص صلى الله عليه وسلم رب صائم حظه من صيامه الجوع والعطش ورب قائم حظه من قيامه السهر فما كسك للرجوكي أو ني بي أبري كبس تينو برسيبه أزانن يخو ما مسا خو جائزة إنسان بروجوش بي وأقايد الرجوكشي نبي وەختی بڵێن ئێوارێ ڕۆژ و بشکێنی وەنیە خۆی مەفروض نییە هەموو ساعتی ئاگامان بڵێ بڵێن بە ڕۆژ بۆ یاگان ڕۆژ بەزەبێ هەموو لەحزەیە بڵی نوێژەکەم وەڕوب قائم حظه من قيامه السهر زۆر کەس لە نوێژەکەی تەنها شەو نەخوێنی پێ ئەبڕێت یعنی هیچ ئەجر و پاداشتێکی نییە پەناگرم بەخوا هیچ ئەجر و پاداشتێکی نییە لەمە خەتەرتان پێ بڵێم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم إن الرجل ليصلي 60 سنة وما تقبل منه صلاة فما كسك 60 ساڵە نوێژەکە پەنا ئەگرم بەخوا لە پیرەکانمان پرسن کابرا ئەڵێ 50 ساڵە 6 ساڵە نوێژەکەم ئەگەر ئاگای لە نوێژەکەی نەبێ و نەزانێت چی کردو و چی وتوە فەمێ نوێژێکی لەوە نەژیراوە ئەتەدرونە مە المفلیس یعنی ئەم پیاوە چنێکە تیجارەتەکە چنێکە یەتووەچێ چنێکە ڕاکەکە لەو سەرەوە بە ئیفلاسی لە مۆزوعەکە دەرەچێ لەو سەرەوە قاسەیەکی بەتاڵ بۆ قیامەتی خۆی بەجێهێڵێ لەو سەرەوە توێشوێک نابا لەگەڵ خۆیان کە پێی بێ نوێژ 6 ساڵە نوێژەکە بەڵێ بەڵام نەیزانیوە چۆن نوێژکە مامۆستا بەڕێزەکان برا خۆشەویستەکان پیرە ڕیش چەرمۆکان دەستی هەمووتان ماچەکەم تو ئەو خوا نوێژەکانتان بکەن نوێژەکانتان بکەنەوە بەخوا ئەوەی کردومانە تا ئەسە نوێژ نەبووە لە نوێژیش حاڵی نەبووین معقولە تۆ 6 دانە ساڵ نوێژ بکەیت لەو سەرەوە بەدەستی بەتاڵ و بەگیرفانی خاڵی بچیتەوە بەلای خوای گەورە نوێژێکە لێ قوبوڵ نەکراوە بۆ چونکە پێغەمبەری خوا فەرمێ لا ينظر الله إلى صلاة عبد لا يقيم فيها صلبه بين ركوعها وسجودها خوای گەورە سەیری نوێژێک ناکا کە عەبدەکە لە بینی سجود و ڕکوعەکە پشتی تاوا بەرز نەکاتەوە و ئاگای لە نوێژەکەی نەبێ بەڵێ لەبەرەوە هەر کاتێ لە نوێژ دەرچوین وریا بن ئاگادار بن امتحانی کیوزە نەتان بینیوە کە مامۆستا امتحانی کیویستەکە یەکسەر دەرەجەکە لێوە تەسیحەکات و یاتەوە دەسێن بێنە بەر چاوی خۆت هەمووان نوێژەکەمان کرد الحەمدولیلا چوینە دەرەوە
مەلایکە تێلەبەر دەرگا وەستاوە کارتەکانمانایەتەوە یاخود ئێمە هەر لە سەفەکەیا دانیشتوین و یەکێ بەسەرمان ناگەڕێ کاکە تۆ 25 هێناوە باوکی من تۆ 30 هێناوە ئەو 15 هێناوە ئەو 50 هێناوە ئەو هەفتە وەڵا کاکە تۆ شوێ بزانین تۆ چۆن نوێژەکی چۆن هەفتا هێناوە ئەی بۆ من دەمهێناوە بۆ ئەو زانیوێتی چۆن نوێژەکە خۆزگە لە کاتی نوێژەکانە هەمووی کە تەواو بووین سەلاممانایەوە یەکێ لە جاتی ئەوەی زیکرەکانمان بەسەرا بخوێنێ ئەوی زەحمە لێبێ مامۆسای فەرموو زەحمە لەبێ سە دەرەجەکاندا بەشکە ئینجا و کاتامان زانی چەند کەس نوێژی نەکردووە بەزانی چەند کەس ساقط بووە بەڵام کە ئەمە نییە با هەر یەکە و دەفتەرێ لای خۆی دانێ دوای نوێژەکە کە چۆ دەرەوە کاتی یەکەم ئاگام لە فاتیحاکە بۆ الحەمدولله کام لە ڕکوعەکەم بوو زانی متم چێدی دەرەجەکە بۆ خۆی دانێ زانێ شەستی هێناوە زانێ دەرچووە ئەگە بەشی دەرچوونی جواب با بۆ باشووری خۆی گەڕۆکە ئەگە بەشی دەرچوونی جواب نەیە بۆ باچی بکە نوێژەکەی نەکاتەوە با بچە سونەتەکان بکە با بچێ ئاگای لە نوێژی دوای ئەوە بێ چونکە ئەمانە هەمووی لە دەستێچن کاتەکەش تێپەڕی ناگەڕێتەوە بۆیە ئەگەر عەبەدی یەک نوێژی لە کیس چوو هەموو دنیا بۆی ناژێڕێتەوە ڕۆژوو ئەکرێ بیشێڕەوە حەج نەک ئەکرێ یەکێکی تێتوانێتی تۆ حەجەکە بکە نوێژ شتێکی پێوتە ئیسقاط ئیسقاط هەیە لە دینە وەڵا حەقی نوێژەکەی کە بۆ یەدەین شتیوان نیە باوکی من خۆتان بۆ شتانە مەشغوڵ مەکە نوێژێکت چوو لە کیست چوو جارێکی تر ئەوە قەرەبوو ناکرێتەوە بە هەموو ئەرز و ئاسمان کاتەکەی ڕۆی تۆ لە کیسی چوو وە کەسیش بەداخەوە ناتوانێت لە کوێتی تۆ نوێژەکە بکە بۆیە نوێژ نەکردنی نییە بەپێوە بە دانیشتانەوە نەوتوانی پاڵکەوە هەر نەوتوانی حرەکاتکە هەر نەوتوانی بە تیلی چاو تیلی چاویشت نەبوو بەدڵ نوێژەکە بکە نەکردنی نییە سبحان الله بەڵێ بۆیە خۆشەویستەکانم ضرورە دوای هەموو نوێژێک وەرقە و قەڵەم دەبێنین بزانین جایزەکەمان لە کاتی نوێژەکەیان دەستکەوتووە نوێژەکەمان شوێنی خۆی گرتووە خوای گەورە لێی قبوڵ کردوین ئەو دەرەجەی کە ویستومانە هێنامان یاخود خەفەتی بۆ خۆین وەکو چۆن لە مەکتەبەڵی 90 هێنا لە 100 دەرەجەم لێشکە ئەو نوێژ خەفەت بۆ نوێژەکانمان نەخۆین نا بۆ چونکە دەرەجەکەی ئێرە حازر بەدەستە دەرەجەکەی ئەوێ لە قیامەتە عەدرێتەوە تازە جێڕانەوەشی نییە دەوری دووەمیشی نییە با لێ ئێسەوە فریاکەین پیاوی چابن با ماڵوێران و قوڕ بەسەر نەبین دڵمان خۆش بێ زەخیرەیەکمان خستووە لەو سەرەوە نوک و ناهوم هێ و بەدەستی بەتاڵ دەی بێنە دەر خۆشەویستەکانم ئەمە نووری چاوە بۆ دنیا بۆ قیامەت پێویستمان پێیەتی با ڕەسیدمان بەرزکەینەوە بەڵاستەکانمان گەورەکەین بزانین ئیسفادە لە ئۆفەرەکان بکەین السلام عليكم ورحمة الله وبركاته حي على الصلاة